بێهیواکردنی خەڵک لە 33 ساڵی ڕابردوودا لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان تاوانێکی دیکەی دەسەڵاتە کە دەیەوێت لەو بێهیواییەش باشترین سوود وەربگرێت و خەڵکی تووڕە بۆ ئامانجەکانی بەکاربهێنێت. بەڕای چاودێران قۆناغەکە هەستیار و چارەنووسسازە و پێویستە هەمووان بە هەستکردن بە قۆناغەکە بەشداری بکەن و لە گۆڕانکاری ڕیشەییدا ڕۆڵیان هەبێت. هەڵبژاردنەکانی ڕابردووی هەرێم بەهۆی ساختەکاری نەخشە بۆ کێشراوە هەمیشە جێگەی ڕەخنەی جەماوەر و چاودێرانی بەویژدان بووە، بۆیە دامەزراوەی حکوومەتیش بە هەمان شێوە لەلایەن دوو پارتی دەسەڵاتدارەوە بە خراپی بەکارهێنراوە و کاری گەیاندە بێهیواکردنی جەماوەر لە بژێوی و موچە و خزمەتگوزاریەکانیان. ئەمەش لەلایەن هەندێ دەنگدەرەوە کراوەتە پاساوی بەشداری نەکردنیان لە هەڵبژاردننی ئەم جارەدا. بەڕەچاوکردنی جیاوازی ئەم هەڵبژاردنە و چارەنووسسازبوونی لە ڕووی بابەتیەوە ئەوەی هەڵبژاردننی ئەم جارە لە هەڵبژاردنەکانی ماوەی 33 ساڵی ڕابردووی پڕ ساختەکاری جیا دەکاتەوە ئەوەیە کە ئەم جارە بە یاسا ژمارەی کورسیەکان سنووردار کراوە و 11 کورسی ساختە بە ناوی پێکهاتەکانەوە کەم کراونەتەوە کە بۆ لایەنێکی دەسەڵات بەکار هاتووە. کۆمسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردن دەکات کە توانیویەتی لیستی دەنگدەران لە هەزاران دەنگدەری وەهمی و بێگانە پاک بکاتەوە کە بەکارهێنراون بۆ ساختەکاری. چاودێریەکی وردی ناوخۆیی و نێودەوڵەتی هەڵبژاردنەکانیش دەکرێت، بۆیە لە 3 دەیەی ڕابردوودا هیچ کاتێ پاک و بێگەردی هەڵبژاردنەکان نەگەیشتووەتە ئاستی ئەم هەڵبژاردنە. ئەم قۆناغە زۆر گرنگە بۆ گۆڕانکاری. هەرێم لە داهاتووی نزیکدا دەبێت دەستوریانە مامەڵە لەگەڵ بەغداد بکات و ئەوەش بە کەسانی ڕازگۆ و دادگەر و دڵسۆز دەکرێت. دەنگنەدان قازانجە بۆ هێشتنەوەی دەسەڵات و گەندەڵیەکانی، بەردەوامیە بە نەهامەتیەکانی موچە و بژێوی و خزمەتگوزاریەکان، بەدزینی سامانی وڵات، بۆیە پێویستە گۆڕانکاری ڕیشەیی ئەنجام بدرێت. هەلی زێڕینە بۆ ئەوەی مانا و نێوەڕۆک بۆ دەستگای یاسادانانی کوردستان بگەڕێتەوە کە پێویستە ئەو دەستگایە وەکو چۆن یاساکان دادەڕێژێت، هەروەش لێپرسینەوە لە حکوومەت و وەزیرەکانی بکات و بتوانێت لە کاتی گونجاودا متمانەیان لێوەربگرێتەوە. پێویستە دەستگای ڕاپەڕاندن ڕازگۆ بێت لە بەرنامە و جێبەجێکردنیدا، وەڵامدەرەوەی گەل و نوێنەرانی بێت. پێویستە دەستگای دادوەریش کارا بێت و لە ژێر ڕکێفی دەستگای ڕاپەڕاندندا نەبێت. هەروەها پێویستە هێزی ئەمنی و پێشمەرگە بە تەواوی ببنە دەستگای نیشتیمانی و ڕێگە نەدرێت حزبی خاوەن میلیشیا بە ناوی ئەوان و لە ژێر سایەی ئەواندا ئەو گەندەڵیانەی 3 دەیەی ڕابردووی بەردەوامی پێ بدات. بەمەش دەگەینە ئەو دەرەنجامەی بەشداریکردنی هاوڵاتیانی تووڕە و ناڕازی لەم هەڵبژاردنەدا. پێویستە و ئەو قۆناغە ناهەموارەی ڕابردوو بەبێ ئامادەبوونی ئەوان ناگۆڕدرێت و دواتریش مافی ئەوەیان نییە ڕەخنا لە دەسەڵات بگرن. پێویستە ئەوان ئەو ڕاستیانەی سەرەوە ببین و بزانن بەشداری نەکردنیان لە هەڵبژاردندا بە قازانجی دەسەڵاتی گەندەڵکار و بەردەوامی نەهامەتیەکانە بۆ داهاتوو.